دوو نەفەران لەبەر چاوتان ڕاگرن کە بە ئەندازەی 50 نمرێکیان خۆش دەوێت بە هەر دەلیلێک لایەنێکیان 50کەی دەبێتە 20 و لە پەیوەندیکە دەچێتە دەرێ بە مەحزیبەی کە ئەو لایەکە ڕەدیان کردو پێی دەڵێن نا خۆشەویستیکەی زەربدەری دوو دەبێت یعنی 50 بۆ دەبێتە 100 و لەو بەرەوە دەست پێ دەکا بە حەولدان بۆی کە بەڵی تەرەفەکە وەرگێتەوە و جالب ئەوەیە خۆش ئەوەیە کە بۆ لای دەچێتەوە ئەو دیسانەکانە دەڵێن نا ئەو نەفەرەکەوە هاتۆتەوە خۆشەویستیکەی کە 20 بۆ تەقسیم دەبێت دەبێتە دا ئەوزار ولی ئەوی دیکە کە دیسان نایجۆ لە دەبێتەوە ئەوزار سەدەکەی زەردەردوو دەبێت تا زۆر خۆش هەر ئاوا ئەمە وەکو قمارێک تێدەکەوی ئەو لە هەر خۆشەویستی جەزابێتی ئەو لای بۆ زەرب دەردوو دەبێت و دەگێتە عەدەدێکی زۆر گەورە ئەوەش لەو بەرەوە نەخدیستنی و ئینسانی هەر تەقسیم بەر دەبێت و دەبێتە عەدەدێکی منفی زۆر گەورە و ئەوە یەکەمە لە دەوروبەری خۆمان کەسانێک دەبینین کە زۆر سەیر و سەمەر یەک نەفەریان دەبێت و کەسانێک دەبینین کە زۆر سەیر و سەمەرێک نەفەریان نابێت ئەو هەڵەیە باعث دەبێت و هەڵە دەروونناسیە باعث دەبێت کە زۆربەی ئینسانەکان تووشی و کارە دەبن پس خۆشەویستان ئەوە شتێکی دەروونناسیە شتێکە کە سابیت شدەیە هەر کات پەزێک نەفەر پێی کوتی نا هەرەوەی کە جەزابێتەکەی بۆ دەبێتە دوو بەرابەر بەسە کەوشەکانت دەبەرکە و حتا دەتوانی هەڵێ چونکە هەتا بمێنیوە و تەلاش بکە و نەفەرە بەدەست بێنیوە هەر ئەو زیاتر توی ناوێ و ئەتۆ زیاتر ئەوت دەبێت